بینەرانی ئازیزی گەلی کوردستان سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتی نوێبین و میوانی ماڵەکانتان بە ئومێدیەوەی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بڕگۆ بابەت و تەوەری کە بۆمان ئامادە کردوون بە دڵی هەموو لایەکتان بێت سوودێک لە پرۆگرامەکە بینن و تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کە چەند بڕگۆ بابەتێکی جۆراوجۆرمان بۆ ئامادە کردوون تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و تەوەرێکی گرنگە باز لە نەشتەرگەری جوانکاری دەکەین لە نێوان پێویستی و چاودێریەکەریدا. ماوەی چەند ساڵێکە کە هاوڵاتیان گرنگێکی زۆر بە جوانکاری و نەشتەرگەری جوانکاری دەدەن لە ماوەی ڕابردوودا زیاتر خانمان گرنگیان بە جوانکاری و نەشتەرگەری جوانکاری دەدا بەڵام ئێستا پیاوانیش بە هەمان شێوە گرنگی بە جوانکاری و بە نەشتەرگەری جوانکاری دەدەن. اینجا ئێمە ئەمڕۆ زیاتر باز لە نەشتەرگەری جوانکاری دەکەین نەک ئەوەی کە جوانکاری بە شێوەیەکی گشتی. بزانین کێن ئەو کەسانی کە نەشتەرگەری جوانکاری دەکەن. ئایا هەر کەسێک کە بێوێ نەشتەرگەری جوانکاری بکات ئەوە دەتوانێت ڕاستەوخۆ بچێتە لای پزیشکێک یان لای هەر کەسێک کە کاری نەشتەرگەری جوانکاری بکات نەشتەرگەری بکات یاخود ئەوە تا پێوەری هەیە و لە هەمان کاتە ئەمە پێچەوانەکەشی بۆ ئەو کەسانی کە نەشتەرگەریەکە ئەنجام دەدەن دروستە کە لەسەر پسپۆڕەکان ئایا ئەو پسپۆڕیانەی کە کار لەسەر جوانکاری و کار لەسەر نەشتەرگەری جوانکاری دەکەن کێن ئایا ئەبێت پسپۆڕێکی تایبەت بێ بە نەشتەرگەری جوانکاری یاخود ئەوە تا پسپۆڕەکانی تریش کار لەسەر جوانکاری و لەسەر نەشتەرگەری جوانکاری دەکەن بە تایبەتی. ئەمە بابەتێکی گرنگە کە ئێمە دواتر بە وردی گفتوگۆی لەسەر دەکەین و پسپۆڕێکی نەشتەرگەری جوانکاری لەگەڵ ئێمە جامیوان دەبێت وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. جگە لە تەوەری سەرەکی چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و دەچینە لای بڕگەی یەکەمی پرۆگرامەکە و دەبێت دەستپێکی بەرنامەکە کە ئەویش بڕگەی وەرزشیە با بە یەکۆ بینەری بین و دواترە گەڕین وڵاتە. سڵاوتان لەبێ بەیانیتان باش ئێستاش بڕگەیەکی کەی گرنگی تەمرینی ورک کە زۆربەی زۆری هەرە خەڵک چ لە زائیف و چ لە قەڵەو وەکو زائیفەکان وەکەوەی کە سکسپاک دروستکەن وەکو هیوایەت و بە هەمان شێوە ئەوانەشی کە وەرجیان هەیە بۆی دایبەزێنن. ئەمە دووشتی لێک جیاوازن و هەر یەکیان تایبەتمەندی خۆی هەیە. ئەوانەی کە یاریزانن ئەیانەوێ ماسوولکەی ورک دروست بکەن حساسترین شت ئەوەیە چۆنێتی جوڵەکە بە هەوا لەگەڵ جوڵەیە ئەکرێت و ئەگەر بە مەزبوطی نەکرێت ئەبێتە هۆی ئازاری پشت. بەردەوام یاریزان هەیە متەقەدیم و پێشکەوتووە بەڵام ئازاری پشتی هەیە. بۆ ئەوەی کە ئازاری پشتی نەبێ لایەنە تەندروستیەکەی ئەم شێوەیە کە گرژبوون لە ورجی و دەرکردنی ئۆکسجین بکات. ئێستاش ئەتوانین ئەو لایەنە شانتان بین بە ڕوخسەت کە گۆران ئەو تەمرینە بکە. ئەمە بۆ یاریزانێک کە تەواو خۆی گرشەکە ئۆکسجین هەمووی دەرایاتە دەرەوە لەسەرەوە چەمانەوەیەک هەیە لە بەرز بوونەوە و زۆر دانابەزێ هەموو جارێ بۆ خوارەوە زەختی قاچەکانی لەگەڵا بێت. ئەم تەمرینە لە ڕۆژێکە ئەکرێت کە تەمرینی قاچی نەبێت ئەنجا ئەتوانێت ئەم تەمرینە ئەنجام بات و یەکێک لە تەمرینە قورسەکان ئەم تەمرینەیە و ئەگەر بە غەڵەت بکرێت ئازاری پشتت دروستەکە کە گۆران زەحمە نەبێت لایەنە غەڵەتەکەی بکە ئەوەی کە خۆیان ڕائەوەشێن و هیچی تر. ئەمە غەڵەترین شتە پشتی ڕێک بێت و بە پشت تا بکەوێت ئەم ماسوولکانەی سوودی نابێت و زەرەر لە بڕبڕەی پشتی ئەیات دەستە خۆش بێت. ئەمەی کە بۆ یاریزانی وەزنێکی زۆر چۆن ئەمە تەندروستە ئەنجامی بات ئەم جوڵەیە ئەکات بۆ وەزنێکی زۆر تەواو دائەبەزێت و هەڵ ئەسێتەوە. ئەم تەواو دابەزینە بۆ ئیسراحەتی بڕبڕەی پشتە و زەختێکی زۆر و فشارێکی زۆری ئەوێ بۆ گرژبوونی ماسوولکەکانی ورک هەتاکوچی بێتەوە بۆ سەرەوە. بەڵام هەندێک یاریزان هەیە ئەوەنە وەزنی زۆرە ناتوانێت بێتە سەرەوە ئەتوانێت بە دوو ئەنجا ئێرەی بگرێت و بەرز بێتەوە ئەتوانین کا گۆران پیشانمان بێ ئەزیێت نەبێت. ئەمە بۆ یاریزانی وەزنی زۆر تەواو دابەزێت یەتەوە بۆ سەرەوە تەواو دابەزێت یەتەوە بۆ سەرەوە. بەڵام هەموو جارێ کردداری ئۆکسجینەکە بۆ خوارەوە هەناسە هەڵەمژێ کە تەواو هاتە سەرەوە هەناسیشی قوڵ ئەیاتەوە هیچ ئۆکسجینێک لە مائیدەیە نەمێنێت. ئەمە بۆ کاتێک کە وەزنی زۆر بێت هەتاکو تیکرارەکان زۆر بێ بۆ وەزنی زۆر سوودی زیاترە و باشترە هەتا ئەو ڕادەیە ئەگاتە حاڵەتی ئازار.
ئەگەر ئازار دروست بکە ینی ئەو ماسوولکانە سوودی بینیوە و چەوری دابەزانوە. ئەمە لایەنە تەندروستەکەی. ئەوەشی کە تەندروست نییە یاریزان هەیە تۆزێک ئەجوڵێت بە حساب وەرگی کردووە ئەم تەمرینە ئەکات ئەگەر بێت و بەم شێوازە بیکات و ئەزانێ سوود لەمە ئەبینێت، بەڵام ئەمە بەس ماندووبوونێکە و هیچی تر هیچ سوودێکی لێ نابینێت. هیوادارم بەرگەکەتان بەدڵ بێ تا بەرگەیەکی تر کاتێکی خۆش. دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە شاری کەرکووک و ناوەڕاستی عێراق و باشووری عێراق دواکەوتووە، واتە دەکەوێتە دوای هەرێمی کوردستان لە دەستپێکی ساڵی نوێی خوێندندا. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە لە کەرکووک و ناوەڕاست و باشووری عێراق. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرمان ئازاشکوور کە بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکووک و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. ئازاد سڵاو لێبێ و بەیانیت باش، زانیاری نوێ لەسەر دەستپێکی ساڵی نوێی خوێندن چییە لە کەرکووک؟ بەڵێ سڵاوتان لێبێ، بەیانیتان باش. ئەمڕۆ دەستپێکی پرۆسەی خوێندنی کوردی لە هەمان کاتدا خوێندنی بڵین عەرەبیشە. دیارە ئەم ساڵ خوێندنی کوردی لە شاری کەرکووک دواکەوتووە، یاخود بەگشتی خوێندن لە شارەکانی عێراق دواکەوتووە. دیارە خوێندنی کوردیش بڵین سەر بە پەروەردەی بەغدایە، بۆیە لەگەڵ پەروەردەی بەغدا دەستی پێکردو. ئەم ساڵ بڵین پرۆسەکە دواکەوتووە لەبەر ئەوەی عێراق لە بەردەم هەڵبژاردنێکا بووە و شەپۆلی کۆرۆنا لەو ماوەیە زۆر زیادی کردووە، بۆیە ئەم ساڵ زیاتر لە مانگی پرۆسەکەیان دواخست بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی باشتر دەست پێ بکەن، ئامادەکاریەکان بکەن لە ڕووی بڵین تەندروستیەوە، لە ڕووی پاکردنەوەی هۆڵەکانەوە، بۆیە ئەمڕۆیان دیاری کردووە بۆی بڵین خوێندن لە شاری کەرکووک دەست پێ بکات. دیارە پەروەردەی بەغدا 4 ڕۆژی داناوە بۆ ئەوەی پرۆسەی خوێندن لە هۆڵەکان بڵین دەست پێ بکات. باقی کاتەکانی تر لە ڕێگەی ئۆنلاینەوە دیارە لە هەر خوێندگایە ژوورێک دانراوە پێڵێن ژووری ئەلکترۆنی، مامۆستایان ڕۆژانە دێنە ئەو ژوورە لەو ژوورە لە ڕێگای ئەلکترۆنیەوە کە تۆڕێکی تایبەتە دانراوە بۆ ئەوەی خوێندوانەکان بە خوێندکاران بڵێنەوە، خوێندکاران لە ماڵەوە بڵین سوود لەو وانانە ببینین. دیارە ئەم ساڵ پرۆسی خوێندنی کوردی دی لە شاری کەرکووک بڵین پرۆسەکە 88,000 خوێندکار ئەم ساڵ لە ناوەندەکانی خوێندن بوونیان هەیە، لە کامان کاتدا 10,000 لە باخچەکان بووە. تا باخچەکان ئەم ساڵ 10,000 خوێندکار یاخود بڵین منداڵ لە خۆیان نەگرن بۆ ئەوەی فێری وانی بڵین خوێندن و ئەو شتانەیان پێ بکەن. دیارە ئەگەر باسی لەوە بکەین بڵین کێشە و کەم و کورتی، دیارە کێشە و کەم و کورتی زۆرە لە شاری کەرکووک، چی لە خوێندگای بڵێن لە خوێندنی عەرەبی، چی لە خوێندنی کوردی. دیارە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بەهۆی بڵین کۆرۆناوە زۆربەی ڕۆژەکان دەوامی تێدا نەبووە، جاروەها بۆ مانگ دەوامی تێنامەوە. ئێستا کە پرۆسی خوێندن دەست پێ دەکات، هێشتا بەشێک لە خوێندکاران بڵین تاقیکردنەوەکانیان تەواو نەکردووە، بۆیە تاقیکردنەوەکانش بەشێک بوو لەوەی کە ئەم ساڵ پرۆسی خوێندن لە شاری کەرکووک دوا بخرێت. ئێمە ئێستا لە خوێندگان گوێژەین لە شاری کەرکووک کە دەکەوێتە گەڕێکی حساباتەوە. دیارە لێرە بەشێکی زۆر لە مامۆستایان و بڵین خوێندکاران ئەمڕۆ ئاوادەن وەکو دەستپێکردنی خوێندن. من ئەگەر کامیرامانەکەم یارمەتیمدا، ئێوە ئێستا مامۆستا پەروین سەرپەرشتیاری پەروەردەیی وتەیەک بۆ کەسوکاری خوێندکاران و مامۆستایان و ئەو خوێندکاران کە لێرە ئامادەن. پێشتر ئێمە قسەمان لەگەڵی کردووە، جەختی لەوە کردوێتەوە ئەم ساڵ پرۆسەی خوێندن جیاواز دەبێت لەو 2 ساڵی کە پێشتری ئەو 2 ساڵە بڵین کە بەهۆی کۆرۆناوە زۆر کات خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن دابڕاون، بۆیە ئەم ساڵ هەوڵەدەن قەرەبووی بکەنەوە. بۆ خۆمان هەستی پێەکەی پێن وەکو مامۆستایان نەمانتوانیوە شتێک پێشکەش بکەین بە خوێندکارەکە، لەگەڵەوە شایەت داوای ئەوەی لەکەین کە دەبێت لە خوێندکارێکی سەرکەوتوو بێت لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ. هەر بەو بۆنەیەشەوە بڕیارێک هات کە دەرەجەندرا بە خوێندکارەکان. ئەمەش جارێکی کە تۆزێک لە معاناتی ئەو خوێندکارانەی توانی چارەسەر بکات کە کەوتبوون لە دەرسێ، ئەویش بە خۆشحاڵیەوە چەند خوێندکارێ بە مناسبەی ئەو بڕا دەرەجەیە توانرا دەرچێ لە پۆلەکە.
واروها چەندین بڕیاری تر کە پێی بەڵێ دیارە ئەمە بەشێکە لە وتەی مامۆستا پەروین کە سەرپەرشتیاری پەروەردیە لە شاری کەرکووک. ئێمە دواتر لە ڕێگەی راپۆرتێکەوە تەواوی زانیاریەکان لەسەر دەستپێکی خوێندنی کوردی لە شاری کەرکووک ئامادە دەکەین و لە هەواڵەکاندا تەواوی زانیارەکانتان بۆ ئاگوازینەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان ئازادشکور کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بووین لەسەر دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە شاری کەرکووک و ناوەڕاست و باشووری عێراق لەگەڵ ئێمەدا ئامادە بووی. سپاس بۆ تەواوی زانیاریەکانە. دواتر لە گەشتەکانی هەواڵدا وەرت دەگرینەوانی و زانیاری زیاترمان بۆ بگوازیتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا پێشەنگایەکی کاری دەستی بۆ خانمانی دەستڕەنگینی شاری هەڵەبجە و شاری دهۆک کرایەوە. چەند دیمەنێک دەبینین کە هاوکارمان فەرحان حەمەخان بۆی ئامادە کردوین با دیمەنەکان ببینین و دواتر گەڕێینەوە وڵاتە. بەپێی ئەو
توێژینەوانە و ئەو ئامارانی کە ساڵانە لەسەر جوانکاری و لەسەر نەشتەرگەری جوانکاری ئامادە دەکرێت ئەوە سلمێنراوە کە لە تەواوی دنیادا گرنگیەکی زۆر بە جوانکاری دەدرێت و ڕێژەی جوانکاری و لە نێویاندا نەشتەرگەری جوانکاری ڕوو لە زیادبوونە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. اینجا ئێمە ئەمڕۆ زیاتر باز لە نەشتەرگەری جوانکاری دەکەین نەک جوانکاری بە شێوەیەکی گشتی. بزانین کێن ئەو کەسانی کە جوانکاری ئەنجام دەدەن و نەشتەرگەری جوانکاری ئەنجام دەدەن لە ڕابردوودا زیاتر باز لەوە دەکرا کە خانمان گرنگیەکی زیاتر بە جوانکاری و نەشتەرگەری جوانکاری دەدەن بەڵام ئێستا پیاوانیش بە هەمان شێوە گرنگی بە جوانکاری و نەشتەرگەری جوانکاری دەدەن و لە هەمان کاتدا ئەگەر باز لە پسپۆڕەکانیش بکەین بزانین لە پسپۆڕەکاندا ئایا چ جۆرە پسپۆڕیەک گونجاوە یاخود دەتوانێت نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدات ئایا پسپۆڕەکانی تر دەتوانن نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدەن یاخودنا کە زۆر جار دەڵێن تێکەڵاویەک دروست بۆ لە نێو پسپۆڕەکاندا کە نەشتەرگەری جوانکاری ئەنجام دەدەن. گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر وەڵامەکەی وەردەگرین لە دکتۆر شاخەوان سایب کە بەڕێزی ئەمسپۆڕی نەشتەرگەری جوانکاری و ڕێکارین. دکتۆر شاخەوان ڕۆژ باش بەخێراتی. ڕۆژ باش سپاسدانەکەم. زۆر سپاس. دکتۆر پێشەوەی کە بچینە نەو ناوەڕۆکی بابەتەکانێک کە بزانین کێنە و کەسانی کە نەشتەرگەری ئەنجامێن ئایا پێوەرەکانی چین هەموو کەسێک کە توانێت نەشتەرگەری بکات باجارێ باز لە جیاوازی نێوان جوانکاری و ڕێکاری بکەین. ئەو بابەتان کە دەچێتە چوارچێوەی جوانکاریەوە چییە؟ ئەوانەی کە دەچێتە چوارچێوەی ڕێکاریەوە چییە؟ بەڵێ خۆی ناتوانیت هێڵێکی ڕاست لە بینی ئەم دوو شەیە بکەی کە جوانکاری و ڕێکاری بێ چونکە هەموو شتێک کە ڕێکاریت بۆ کرد لە هەر بەشێکی لەشا بێ ئەبێ جوانکاریشی لەگەڵا بێ هەم مەسەرەن کەسێک کە ڕووداوێکی تووشە بێت زیانێک بە دەموچاوی ئەگات تێکچوونێک لە دەموچاوی ڕوئایان دەست و قاچە کاتێککە تۆ ڕێکاری بۆکەیت و ئەیگەڕێنیتەوە سەر شێوەی خۆی ئەبێ جوانکاریشی لەگەڵا بێ واتە هێڵێک نییە ئەم دوو شتە لە یەک جیا بکاتەوە بەڵام ئەوانەی کەوا مەسەلەن ڕێکاری زۆر وەکو شتێک ناوێک هاتۆتە ناوینەکەوە بۆ نمونە مەسەلەن تۆ کەسێکە بێت شێرپەنجەیەکی هەیە لە شوێنێکی دەموچاویە کاتێ شێرپەنجەکە لابەی باڵین نەقسێکی زۆر لە شوێنەکە دروستە بێت لە ئێسک نەماوە باڵین ماسوولکە نەماوە پێست نەماوە تۆ ئەم بەشە چاکەکەیتەوە ئەم بەشە هەوڵەیی جاری وا هەیە ئەو شتی کە بۆ یەکەی لەوە چێ زۆر جوانکاری نەبێ زیاتر ڕێکاریە بۆ ئەوەی کەوا ئەم کەسە ژیانی خۆی بەردەوام بێ لەسەر ژیان لەوە چی ئەو شێرپەنجەیە لە شوێنێکی هەناسەیە بێ یان لە نزیک چاوی بێ بینین تەسیل لە بینینەکە یان لە دەمایە بۆ ئەوەی کەوات ئەم کەسە ڕێگرە لە خواردن و لە بابلین قسەکردن تۆ کاتێک کە ڕێکاری بۆ ئەوکەی دیان جوانکاریشی بۆ ئەوکەی هەوڵە درێت جوانکەی بام لەوە چه جوانکاریەکە نتوانرێت لە سەداسەد ئەم کەسە بکرێتەوە بە شێوەی تەبیعی سروشتی لێرە ڕێکاریەکی بۆ ئەکرێکەوە ئەم کەسە بەردەوام بێ لە ژیان ئەم کەسە هەناسە بتوانێت بە ئەم کەسە بتوانێت نان بخوات ئەم کەسە چالەکیەکانی ڕۆژانەی خۆی بە ڕێکوپێکی بکات لێرە ناتوانیت کەمێک جیاوازی هەبێت لە بینیانە ئەجینا هەموو ڕێکاریەکە بێ جوانکاریشی لەگەڵات بڵێ کەواتە ئەتوانین بڵێن ڕێکاری نەشتەرگەریەکی پێویستە بەڵام جوانکاری ئارەزومەندانەیە یان خولیە یان چاودێکەریە بڵێ باشە ئەگەر باز لە پسپۆڕەکان بکەین دکتۆر ئەو پسپۆڕیانی کە دەتوانن نەشتەرگەری جوانکاری ئەنجام بن چه پسپۆڕیەکە ئایا تەنها ئەبێت پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری هەبێت یاخود پسپۆڕەکانی تریش ئەتوانن ئەم نەشتەرگەریە ئەنجام بن هەر کەسێک بڕوانامەی هەبێت لە بەشی جوانکاریە ئەتوانێت ئەو ئیشانە بکات ئێمە خۆی بەشەکە بەشە قسمە ئەمانە خوێندکاری هەیە ئەخوێنن لەو بابەتەیە ئەخوێنن کەوا هەموو معلوماتێکی زانستی و معلوماتێکی با بڵێن ئەساسی کەوا یاسا بێ بۆ ئەو شتە بۆ کارانە ئەی خوێنن بە ڕێکوپێکی کەواتە نابێت کەسێکی کە ئەوەی نەکرد بێ و ئەو ڕێگایانی نەکرد بێ و بۆم ڕێگایانە نەچووێ تەنها لە ماوەی با بڵێن شەو ڕۆژێکە یان بە دەورەیەکی سێ ڕۆژ و چوار ڕۆژە بڵێ منی جوانکاریەکەم بەرامبەر بەم خوێندکارانی کە لەو بەشایەکەن هەر کەسێک توانی شەهادەیەک بێنێ ئایا لە وڵات بێیان لە دەرەوەی وڵات بێ شەهادەکە بەراورد بێ بۆ ماندووبوونەوە بۆ هیلاکی کەوا زانست دایناوە بۆ ئەو بەشە کەوا خوێندنی باڵا دایناوە بۆ ئەو بەشە بۆ ڕێنانە ڕۆشت بێ ئەو کەسە ئەتوانێت ئیش لەسەر مرۆڤ کات چکە تۆ ئیش لەسەر مرۆڤەکی
ناتوانیت مرۆڤ بکەیتە کێڵگەیەکی تاقیگە بۆ خۆ فێرکردن ئەبێ بچی خۆت فێرکەی لە بەشێکی زانستی علمی خۆت فێرکەی ئەکادیمی شادەیەکی ڕێک و پێکبێنی اینجا ئەتوانیت دەست بێ لە مرۆڤ چکە ئەمە کوفر و تاوانە یعنی تاوانێکی گەورەیە تۆبی بڕوانامت نەبێ بەڵام ئیش لەسەر مرۆڤ بکەی هەر ئەم خراپکەی ئەو خراپکەی ئەو خراپکەی بڵی دێ فێرە بم فێرە بم شتیوە ئەمە ینی بەڕاستی تاوانە لەبەرەوە خۆی بەش هەیە بەشەکە هەیە بەشی نەشتەرگەری جوانکاری بەشێکی جیایە لە خوێندنی باڵا قسمی خۆی هەیە سەرۆک قسم هەیە با بڵین پلەی زانستی هەیە هەتا پرۆفیسۆرمان هەیە تایەتە خوارەوە لەبەرەوە کە ئەم بەشە خۆی جیاوازە تۆ نابێ بەشێکی کە هەل لە خۆیەوە بڵێ وەڵام منیژی کەم ئەمە شتێک نییە یان بەشێک هەیە بەش هەیە مەسەرەن پێڵێ چی خۆش بێ منیکەم اختصاصی وان نییە چی خۆش بێ منیکەم ئەگەر تۆڵی من پێڵوی چاوەکەم ئەڵێ من بەس تەنها لە عادەیەکەم چی ئاسان بێ ئەوەکەم اختصاصی وان نییە ئەگەر تۆ اختصاصت پێڵوی چاو و نەشتەرگەری جوانکاری چاوی وەرە لە تەواریە بۆ ئەو خەڵکە داماوەی تووشی بریناریە بێت لە دەستدار پێڵوی چاویە بێت وەرە لە بەشی سوتاویە ئەوانەی کەوا تووشی سووتانە بن و پێڵ چاویان لە دەسەیەن بۆیان چاکەکرێتەوە ئێوەرەوانش خزمەتەکە بکە با بپی اختصاسەکە بەڵام بڵێ من هەرچی خۆش بێ ئەوە ئەەکەم و چی ئاسان بێ اختصاسی وانە دکتۆر هەموو ئەمانەی کە باست کرد لە کوردستاندا تا چەند جێبەجێگرێت بەڕاستی فەوزایەکی زۆر هەیە ئەوە حقیقەتە و لە زۆر زووەوە ئێمە زۆر هەوڵمان ناوەکەم شتە تۆزێ ڕێک بێتەوە ینی بەڕاستی ئەوەشی کەوا زەحیەوە ئەوەشی کەوا بێتە با بڵین زەرمەند دەبێت لە دەست ئەم شتانە نەخۆشی داماوە ئێمە زۆرین بەڵام ئەوەیەتر کێشەکانی کوردستانیش تۆزێ زۆر بوون بەڕاستی لەوەتیکەوە شەڕی داعش هاو پاشان ئەم کۆرۆنا هات پاشان ئەمانە وای کردکەوە تۆزێ ئیشوکاری دەوایر و ئیشوکاری بەدوادا چوون و ئیشوکاری ئەم شتانە تا ڕادەیەک سست بوو ئەم سستیە لە بەشی ئیدارەیە وای کردکەوە ئەمانە لەم لا باڵێن زیاد ببن چونکە هەمووشی هۆکارەکەی ئەرکی کێیە دکتۆر ئەم چاودێری کرد و بەدوادا چوونە بێگومان یەکێک لەوانەکەەوە سندیکا هەیە سندیکایەکێک کە ئەرکە گرنگەکەی ئەوەیەکەوە چاودێری ئەمە اختصاسانە بکە کەسێک ئیشی زیایەنەکە کەشێ ئیشی نازانستی و ناتەندروستی نەکە و هەروەها بە هەمان شێوە وەزارەتی ژەتوانێ بەپی لە ڕێی بەڕێوەبەرایەتەکانی و بەڕێوەبەرایەتی تەندروستی شارەکان ئەتوانێت ئەویش بەدوادا چوونیان هەیە لەگەڵ ئەم شتانە بکەن بەڵام ئیتر ئەم شتانە چونکە با بڵین زروفەکان وای کردکەوە ئیش و کارەکان تۆزێک داهاتە خوارە با بڵین وەکو چۆنەڵێ باری دارایی و داوەزینێکی تێکە و ئەم ئیشە چووکە تۆزێ هەڕەواجی هەبوو خەڵکێکی هەبوو ئیشەکەیە کرد و اختصاسەکانی کەشتر دەستیان پێکرد لەبەرەوەی ئیشەکانی خۆیان تا ڕادەیە تۆزێک کەمە بوونەوە لەم زروفە دەستیان پێکرد ئەمش جوانکاریەکەم اختصاس هەیە ئیشەکەی خۆی هیچ نازانێ بەس دەستی کردو برد بە جوانکاری اختصاسێکی جوانکاری نییە لەوەی خۆیان هیچ هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە دکتۆرە گەڕێتە بۆ لایەنە مادیەکەی کە خەڵک زۆڕی تێکردەوە وی ئەوەیە زیاتر لەبەرەوەی کە ئێستا تۆزێ ڕەواج لەو شتا هەیە بەڵێ خەڵکێک داوای ئەو شتەکە خەڵکێک داواکاری لەسەر جوانکاری زۆرە و ئەویش لە بوارەکەی خۆیان کەمێک ئیشەکان کەمتر بووەتەوە مەجبورە بێ ئیتر پەناباتە بەرەوەڵێ بە ئەمە بکەم باشە کەواتە دکتۆر ئێستا باس لەوە بکەین جوانکاری یان نەشتەرگەری جوانکاری ئەگەر لە هەرێمی کوردستانە بەتایبەت باس بکەین پێویستیە یاخود چاودێکەریە ئارەزووە خولیایە بەشێکی زۆر پێویستیە لەبەرەوەی ئێمە بمانی و نەمانەوێ هەنێک نەخۆش هەیەکەوە بەڕاستی پێویستیان بە جوانکاریە یان شێواویەکی هەیە کە بە زگماکی بۆی هاتووە کاتێکە لە دایکە بێت ئەو شێواوی هەیە لە دەموچاوە لایەکی دەموچاوی دروست نەبووە لایەوانی لێویان وە مەڵا شویان هەمووی کراوەیە هەیە ناڕێکی زگماکی لە دەستیان هەیە پەنجەکانی دروست نەبوو پەنجەکانی بەیەکەوە نووساوە ئیتر لە زۆر شتا لەم بەشانی لەشە زگماکیان تێکچوون هەیە ئەمە هەر بە ڕاستی پێویستی بێتی بەشێکی کەشمان هەیە کە زۆر پێویستیان پێیەکە بەهۆی ڕووداوە تووشێ بێ حادیسەیەکی سیارەیە سووتانە کارەبایە ئەمانە ئەبێتە هۆی لە دەستدانی بەشێکی تێکچوون لە بەشێکی لەشە ئەمانش هەر
بێگومان پێویستەکەەوە جوانکاریان بۆ بکرێت و چاکاریان بۆ بکرێت. ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان پێویستی و چاولێکەریە ئێستا کامیان زیاترە لە هەرێمی کوردستان؟ ئێستا خەریکە چاولێگەری زۆر بەرزەبێتەوە، ڕێژەی چاولێگەریش بەرزەبێتەوە. پێویستیەکان هەروەکو هەیە پێویستیەکان ئەوانە ئینی خۆی، بەڵام چاولێگەریش بەڕاستی بە ڕێژەیەکی زۆر بەرز بووتەوە، چکە ئێستا تۆزێک ئەم سۆشیۆل میدیا و با بڵین خۆشبهاندن بە کەسی ناودار لە سۆشیۆل میدیاکان و ئەوانەی کەوا پێیان وترێ مۆدێل و ئەوانەی کەوا پێیان وترێ شتێکەکەن و خەڵکەکەی کەش بە دوایە ئەو شتە داوا ئەکەن و شتە دووبارەکەنەوە، ئەمە زۆر بووە، ئەمە زۆر بووە. هەر لێرەش نییە بەڕاستی لە هەموو دنیا ئەمە هەیە، هەر کەسە بینی خۆی حەزەکە با بڵین شێوەی لێوی وەکو فلان کەسی ناودار بکە، شێوەی چاوی وەکو فلان کەسی ناودار بکە، هەر کەسەوەی نێبێ، ئەمەش لە هەموو دنیا هەیە، ئەمە خەریکە زۆر زیاد دەبێ. دکتۆر لە ڕابردووە هەروکو بەڕێزیشتان باستان کە زۆر جار یانویستکە وەکو ئەکتەرێ یاخود هونەرمەندێک وێنێکی ئەوانیان بۆ هێنان و داوای ئەوانەکەن، ئێستا فیلتەرتان بۆ هێنانی وێنێکی خۆی ئەگرێ بە فیلتەروانە ئەهێنێ ئەڵێ ئەو بۆکە دروستە؟ ڕاستە، ئەوەش ڕاستە، بەڕاستی خۆی ئەمە زیانی زۆرە، ئەمەش دروست بووە لەم فیلتەرانەوە. ئەڵێ من چەندێکە با بڵین کەسێکم ناوبانگیشی دەرکردووە بۆ بە کەسێکی ناوبانگ، بەڵام ئەڵێ من بەم شکڵە ناوبانگم دەرکردووە، بەم فیلتەرم، ینی ئەمەوێ وام لێبێت تاوسە من ئەمەوێ وەکەوەم لێبێت. ئەمانە بەڕاستی زیانیان هەیە، زیانیان زۆرە، چکە ئەم جۆرە حەزوارە زوانە جاری وا هەیە کە با بڵین سەردەمە، ئەمڕۆ سەردەمە باوی ئەمەیەکەوە وابێت، دوای ئەو فترێکی کە سەردەمێ ئێ باوی ئەو شتانە نامێنێت، دوای گۆڕینیان زەحمەتە، لەبەرەوە تا بتوانێت خەڵکەکە بتوانێت لە سروشتی خۆیان بێت زۆر جوانترە. دکتۆر جگەر لەم بابەتی سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکان و ئەو مۆدێل و هونەرمەند و کەسە دیارانەی کە باست کەوتە زۆرجار هاوڵاتیان لاسای ئەوانەکەنوانێت چاولێکەریەکە، چی تروا لە کەسێک دەکەیەوە لە مرۆڤ دەکات کە لە شکل و شێوە و جەستەی خۆی ناڕازی بێت، چی پاڵنەرە بۆ ئەو کەسەکە وا بکات نەشتەرگەری ئەنجام بدات؟ ئایا کۆمەلگا یان بڵین کللتوری کۆمەلگا، خێزان، دەوروبەرەکەی هاوڕێکانی هیچ کاریگەرییان هەیە لەسەر کەسێک بۆی کە نەشتەرگەری ئەنجام بات؟ بەڵێ ئەوەشمان هەیە، نەخۆش هەیەکەوایەت بۆلا من ئەڵێ مەسەلەن من بەس هاوڕەکانم پێمەڵێن ئەوە وایە و بۆ ناچی لە هاوڕەکانە بەس من نەکردووە، ئەوەژەیە لە هاوڕەکان بەس من نەمکردووە، هەیە مەسەلەن بۆ نمونە خێزانە مێردەکەیەتی ئافرەتێ بۆلا دەڵێ مێردەکەمە مەسەلەن هەستەکەم ینی حەزەکاوا بێت، جاری وا هەیە ڕسمە پیشانەیاڵێ ئەم ڕسمە ئەوە چەند جوانە ئەوە لێوی چۆنە، لەبەرەوە ئەمیش حەزەکە وای لێبێ، ئەڵێ شتەکان خواستی خۆم نییە، خواستی یەکێکی ترە لە دەرەوەتر، ئایا مێردەکەیەتی هاوڕێکانێتی کەسەکانێتی، ئەمەش بەڕاستی هەر شتێکی زۆر ناتەندروستە، شتێکی زۆر با بڵین باش نییە، داهاتووی باشی بۆ نابێت ئەم جۆرە خواستانە، لەبەرەوە جاری وا هەیە تۆ خواستەکان جیاوازن لەوە چێ ئەو ئیشەش کە ئەیکەی بالفعل ناتوانانی تۆ خواستی ئەو کەسە ڕازی بکەی، ینی عادەتەن کە تۆ ئیش بۆ نەخۆشەکەیت هەیە نەخۆش ڕازی بێ، بە سێرەکەی لێرا کێشەکە ئەوەیە ئەم نەخۆشە خۆی قەراردەری شتەکە نییە، ینی خۆی بڕیاری ئەو شتی نەیەوە، ئەچێتەوە دوای سێرەکەی سێ چوار ڕۆژێکێتەوە وەڵام بەدڵیان نەبوو سومەزەیەکی کە بڕیاری بۆ ئەیە. دکتۆر لەسەر بابەتی جوانکارێکە هەڵبەتە ڕێکارەکەە ئەوانی کە باست کرد، نەشتەرگەری جوانکارەکان هەر کەسێک بێوێ نەشتەرگەری جوانکاری ئەنجام بات بچێ سەردانی پزیشک بکات، ڕاستەوخۆ نەشتەرگەریەکەی بۆ کات هەر کاتێ بێوێ یاخود پێوەەر هەیە بۆ ئەو کەسە ئەو کاتە نەشتەرگەرێکی بۆ ئەنجامات. ئێوە هیچ هەماهەنگێکتان هەیە لەگەڵ نەخۆشە ئەگەر پێویستی پێی نەبێ ئێوە پێی بڵێن پێویستە پێینە بۆ نەشتەرگەریەکەیت؟ باشترین پزیشک ئەو پزیشکەیە کە لە دە نەخۆشە بەلایەنی کەم و سێ نەخۆش بڵێن نا، ینی ئەمە باشترین پزیشکە. یەکێک لە خراپیەکانی پزیشک ئەوەیە کەوا نەزانێت نەخۆش هەڵبژێرێ، نەزانێت چۆن ئیش بۆ نەخۆشەکە، نەزانێت ئەم ئیشە بۆ ئەو نەخۆشە ئەبێ پزیشک یەکشت هەیە لێکی باتەوە ئەم ئیشەی کە ئەیکەیت ئایا نەخۆشەکە سوودمەند دەبێ یان پزیشکەکە، ینی زۆر گرنگەکەوە تۆ دایمەن هەدەفت ئەوە بێ نەخۆش سوودمەند بێ، لەوە ئەچێ من کەسێک بێ بەڵام با بڵین
بتوانم پارەیەکی باشی لێ بەدەست بێنم، بتوانم سوودمەند بم لی، بەڵام بە هیچ شێوەیە نەخۆشەکە خۆی سوودمەند نەبێ. هەم قەنەعات بە قسەی منەکە کاتێک کەشتی بۆ ئەڵێم، هەم ئەو شتانەشی کە ئێڵێم لەوە چێ زۆر سروشتی نەبن و بەڵام تەنها ئەوەیە من شتەکانی خۆم سەرف بکەم لەوە. ینی ئەمانە بەڕاستی پێی ناوترێت پزیشکی باش. پزیشک خۆی جگەل لەوەش کەوا یاسامان هەیە کەوا بۆ دانانی ئەو شتانە، مەسەلەن کە تۆ نەشتەرگەریەکەکەی لە ئایا چاوا بێت یان لە لوتا بێ یان لە هەر شتێکی کابێ، یاسای هەیە کەوا تا چەند ئەتوانرێت ئەم لوتە بچوو کرێتەوە، تا چەند ئەتوانرێت ئەم چاوە دەستکاری بکرێت، تا چەند ئەتوانرێت لەو پێستە زیادە ببڕێ بۆی تووشی ئەوە نەبێت کەوا داکەوتنی پێڵوی چاوی توش بێ ویان چاوی بۆ دانەخرێ ویان چۆن شوێن برینەکە ئەکەیت کەوا شوێن برینەکەی دیار نەبێت. دکتۆر نەخۆشی ئێمە قەنەعەت بۆ یاسایە ناکا کە باسێکی زۆر جار فەقیرە نەخۆش نه ئێمە بینی ومانەکەوا لە بازی شوێن یان لە سۆشیال میدیا ئەبینی کەسەکە نشتەرگریکی داناوە هەر لە ئەساسا برینەکەی خەڵەتە، ئەو بڕینەی کەوا لەو شوێنە لە ژێر چاوە ئەیکات ویان شتێکی بەسیتەکە بۆ ڕاکێشانی دەموچاو کە ئەمە هەر خەڵەتانێکی بۆ نەخۆش نازانێ، نەخۆشم قانونانە بالفعل ئەم یاسایانە نازانێ، بەڵام کاتێک کە تووشی کێشە ئەبێ ئێتە لای ئەمە اینجا بۆی شەرحەکەی هەڵی کاکە ئەمە لە ئەساسەوە دانانی تەختیتەکە غەڵەتە، بڕینەکە زۆر بڕاوە، خەلەلەکە مەسەلەن لەوایەکەوە با بڵێن نازانێت ئیشەکان لەو شوێنە بکرێ بە باشی. لەبەرەوە ئەگەر هاتوو پزیشک یاساکانی خۆی نەزانی و ئەوەشی نەزانی کەوا نابێ خۆت سوودمەندبی نەخۆشە بێ سوودمەند بێ تووشی ئەو هەڵانە بێ نەخۆشیش دایمە نەبێتەوەی با بڵین زیانەکە بۆ نەخۆش. ڕەنگە لە هەندێک حاڵەتی شا دکتۆر کاتێکە نەخۆشێکێتە ئەگەر بنمونە بەڕێزت باسکەی بڵێ تۆ پێویستت پێی نییە یاخود هیچ کێشەیەک لە شولار و لە شکل و ڕوخساری تۆیان نییە پێویستە بە نەشتەرگەری نیە ڕەنگە بچێتە لای دکتۆرێکی تر دروستە؟ ئەوەش هەبووە ینی نەخۆش هەبووە کەوا تووشی کێشە بووە لە دانانی چەوری بۆ لەشی دانراوە هەمووی بۆ بە ئیلتیهابات چۆتە لای پزیشکێکی پسپۆری جوانکاری و توێتی ئەمانە زۆر پێویست نییە واوا بۆ بکرێ، بەڵام چۆتە لای دکتۆرێکی کەکەوا جوانکاری نەبووە بۆی کراوە بەڵام تووشی کێشەیەکی زۆر بووە. جاریوان کێشانەژە بنە دایمی ئەو نەخۆشە بە دایمی تر تەواو شێواوی لەو شوێنە دروستە. دکتۆر لە کاتێکا کە نەخۆشێکێتە لای ئێوە داوای نەشتەرگەری جوانکاریەکە ئێوە مەترسیەکانی نەشتەرگەری لە کاتی نەشتەرگەریەکە یاخود لە دوای نەشتەرگەریەکە ماکەکانی ئەنجامدانی نەشتەرگەری بۆ ڕوونەکەنەوە پێش نەشتەرگەری زۆر گرنگە زۆر گرنگە یعنی یەکێکی کە لە با بڵین خاڵەکانی پزیشکی سەرکەوتوو ئەوەیە کەوا هەموو شتێ بۆ نەخۆش شەرح بکە. تەنها ئەوە نەبێت کە بێتە لای من کە پسپۆڕێکی جوانکاریم تر بڵێم من تەواو جوانتەکەم وادلی یەکەم کەوایتر هەرچی کەسە هەمووی چاو لە تۆ بکە من وادلی یەکەم واوە ئەمە زۆر غەڵەتە. پێویستە پزیشک وەک چۆن لە کتێبەکەی خوێندوویەتی وەک چۆن لە منهەجی دیراسی خۆیان خوێندوویەتی کەوا هەموو نەشتەرگەریەک باشی هەیە و پاشان ماکی خراپیشی هەیە. ئەمانە خراپیەکانێتی لەوە چی ئەمە ڕووبا لە سەدا ئەوەنە ئەمە ڕوئەیە لە سەدا ئەوەنە ئەم شێواوی ڕوئەیە. اینجا ئەم نەشتەرگەریەش هەڵسەنگێنرێت ئایا لە سەدا چەند زەرورە بۆ ئەم کەسە. تۆ ئەگەر هاتوو نەشتەرگەریەک لە سەدا دە زەرور بێ بۆ با بڵین یەکێک بەلات شێوەی لوتی زۆر باشە زۆر مەزبوطە یعنی هیچ کێشەیەکی تیان نییە بە هیچ قیاساتێک با بڵین زیادەیەکی نییە بەڵام خۆی ئەوێ حەجمەکەی کەمێک بچوو کاتەوە ئەبێت تۆ بڵێ ئەم سوودەی تۆ لە سات دەیە بۆ تۆ بەڵام لە سات دەژ زیانی ترسناکیت هەیە بۆی هەیە لە ڕێم عملیاتەوە تەواو بشێوێ بۆی هەیە خراپتر ببی بۆی هەیە هەناست باش نەبێ ئەمانە لە کتێبە هەیە ئەبێ ئەمانی پێ بوترێن نەک بڵێ وەڵا زۆر باشەمەی تۆ ئیشێکی کەمی هەیە و وەرە بابچین عملیاتەکەت بۆ بکەم. دکتۆر لەو یاسانەیە کە باست کرد هیچ یاسایەک هەیە کە تەمەنی دیاری کردبێ بۆ نەخۆش لە چ تەمەنێکەوە توانێت نەشتەرگەری جوانکاری ئەنجام بات لە چ تەمەنێکان ناتوانێت؟ بەڵێ جوانکاریەکان زۆربیان تەمەنیان هەیە بە هەمووی بە تەمەن بۆی دانراوە مەسەلەن بۆ نمونە نەخۆش هەیە با بڵێن لە لوتە ئەگەر هاتوو کێشەکانی کێشەی گیرانی هەناسەی نەبێ و با بڵێن تەنها جوانکاری بێ دانراوە مەسەلەن بۆ نمونە لە با بڵێن لە مینەیە لە ئافرەت لە کچە لە 7 ساڵی بەرەو سەر بێ و لە کوڕیشە لە 18 ساڵی بەرەو سەر بێ
ئەم تەمەنە باشە چونکە لەبەرەوەی پەیوەندی هەیە بە گەشەی ئێسکی دەموچاو و گەشەی تەواوکردنی ئێسکی با بڵین گەشەکانی ناوەڕاستی دەموچاوەوە بە هەمان شێوە مەسەلەن بەڵام ئەگەر نەشتەرگەریەکان بۆ نمونە کەسەکە هەناسەی خراپ بێ هەناسە چونکە گرنگە تۆ نەخۆشە بێت زوو نەشتەرگەریەکی بۆ بکرێ وەک چاکردنی هەناسە و بۆ ئەوەی ئەگەر هاتوو لە تەمەنی مناڵیشە تۆ ڕاستکردنەوەی هەناسەی بۆ بکرێ هەر ئەوە ئەکرێت بەڵام وەکو جوانکاریەکان بەم شێوە هەمووی دانراوە ئیتر بازێکی نەشتەرگەریش هەیە با بڵێن جوانکاری تر ئەچنە بابەتی وەکو بڵێ تەغیرەکانەوە کە تەمەن دروستیەکە ئەگەر هاتوو مەسەلەن کەسێک لە تەمەنێکی با بڵێن گەنجیشە هەنێ چرچی و لۆچی و هەنێ زیادەیینی هەبێ ئەتوانرێ ئیشی بۆ بکرێ بەڵام یەکسەر بۆ شتێکی کەم جاری وایە مەسەلەن لە هەنێ ڤیددیویا دانرێت چرچێکی بچکۆلانە یەکسەر بی بۆ کەسێکی گەنج یەکسەر نەشتەرگەری بۆ بکەی ئەمە بەڕاستی هەڵەیە کە زۆربەی ئەم نەشتەرگەریانەی دەوری چاو هیچ نەبێ کەسەکە با لە 35 بەرەو سەر لە 40 ساڵی هاوێ خۆی هەر لە کتێوی شاوادانراوە ئەمانە نەشتەرگەری ئەو تەمەنن ئەگەر هاتوو کەسێک تەغیرەکە زووتر ڕوویا بوو هەیە زوو لە تەمەنیان ڕوئات و زانرا زەڕورە و بە هیچ کێشەیەکی کە حل نابێت تا ئەو تەمەنە ئەتوانرێ بۆی بکرێت بەڵام ئەگەر بە شتێکی ئاسانتر و بە شتێکی بەسیتر بتوانێت ئەم کەسە با بڵین ئەو ئیشەی چاک ببێت تا بگاتە تەمەنێکی نەشتەرگەری ئەوە باشترە بۆی بکرێت باش دکتۆر یەکێکی تر لەو خاڵانە ئەوش ئەوەیە کە کاتێک کەسێک نەشتەرگەری ئەکات بە نەشتەرگەری یەکەم ڕازی نییە ئەیکا بە دووجار هەندێک جارە چێتە سێم و تا چوارەمی شەڕوە ئەم نەشتەرگەریانە کە بۆ کەسێک و بۆ هەمان بەشی جەستەی ئەنجامەدرێت ئایا هەر بەڕاستی نەشتەرگەریەکە سەرکەوتو نابێت و خەلەلەکە لە پزیشکەکەیە یاخودەوە تا نەخۆشەکە خەلەلی هەیە و واسواسە و لە ئیشەکە ڕازی نییە سێ خاڵ هەیە لێرەیە یەکەمیانەوەیە ئەگەر پزیشکەکە خۆی نەزانێت کارەکە باش بکە ئەوەش یەکێکە لە هۆکارەکە ینی پزیشکەکە با بڵێن لێهاتووی و شارەزایی خۆی لەو بوارەیە ئەوە نەبێتەوە ئەو ئیشە بەڕێک و پێکی بکە خاڵی دووەمیش ئەوەیە کەەوە لەوە چێ با بڵێن هەر خۆی شتێک ڕووبات چکە ئێماڵین هەموو نەشتەرگەریەک بۆی هەیە ترسناکیێکی هەبێت بە ڕێژەیەک بۆ نمونە لە لوتاڵی مەسەلەن لە 100 نەخۆشە یەک نەخۆش بۆ دوو نەخۆش بۆی هەیە خراپ ڕووبات ینی لە ئەنجامی ساڕێژبوونی برین و یان هەوکردنی ئەو شوێنە و یان مەسەلەن ئەو کرکڕاگانە و پارچانەی کەوا ڕێککراونەتەوە بەڵام دوایی لە ساڕێژ بووناوە دەرناچن ئەمە ئەگەری هەیە ڕووبات سێ هەمیان پەیوەندی بە نەخۆشەکەەوە نەخۆشەکە خۆی کە شتێکی لە مێشکی خۆیان داناوە بەڵام کاتی نەشتەرگەریەکە ئەکرێ ئەوە دەرناچێ دوایی بە دوای ئەوەیە ئەڕوا بە دوای ئەوەیە ئەڕوا چکە هەموو دووبارەکردنەوەیەکی نەشتەرگەری قورسترە لە نەشتەرگەری یەکەم ئەگەری خراپبوونیش زیاترە ماکی خراپبوونیشی زیاترە بێ بێگومان هەموو جارێک کێشەی بۆ زیابێ هەموو جارشتی بۆ زیابێت لەبەرەوە نەخۆش یەکێکیکە لە خاڵەکانی پزیشکی سەرکەوتوژەوەی بزانی نەخۆش نەفسیان چۆنە ینی دەرونیان ئەم نەخۆشە سایکۆلۆژیای نەخۆشەکە بێ بزانیت ئایا ئەمەی کە ئەوێ یەکەم ئیشەکە ئیشێکی زانستیە ئەکرێ دووەم ئایا ئەتوانرێم نەخۆشە بەوە ڕازی بێ ئایا ئەوەی داوایەکە واقعیە یعنی ئەوێ بزانی ئەوەی کەوا بازش دەیە نەخۆش داوایەکە ینی واقعی نییە من نەخۆش هاتووە بۆ لا مەڵێ مەسەلەن لە لێومە ئەبێم حوتیە لابم ئەوان نییە مە شتێکە خۆی ئەم حوتیە یەکەم جوانیە یەکەم دواییش ینی بەڕاستی ئەو دروستکردنی کەەوە خی گەورە دروستی کردووە هیچ بەشەرێک ئێستش ناتوانێت ئەو حوتیە و بەڕێکی بۆ دروستکاتەوە ئەو داواکاریەکە داواکاریەکی واقعی نییە بێ مەشتانە دیاریکی کە بینیت نەخۆشەکە دەرونیەن سایکۆلۆژیەن ئەم نەخۆشە ئەم شتەی داوایەکات جێگیر نییە و با بڵێن شتێکی واقعی نییە دەستکاریکردنی زۆر خەتەرە ئەوانە زۆر تووشی دەستەکانە خۆش بێ دکتۆر لە کۆتاییە زۆر بە کورتی ڕێنمایی تۆ بۆ هاوڵاتیان بۆ نەخۆش بۆ ئەو کەسەی کەوێت جوانکاری و نەشتەگەری جوانکاریان جەم بە چی تێوەیە ینی بەڕاستی لەشی خۆیانیان خۆش بێت ئەوەی کە خوا پێی بەخشیون ینی زۆر قەدری بزانن هی ئەوە نییە کەوا تۆ با بڵێن بیخەیتە بەردەستی کەسێکی کە نەشارەسا سیارەکەیان کاتێک کە پەنچەرە بێ با بەلای پەنچەرچی نایبا بۆ لای کەسێکی جامچی جامەکەی هەیش کا بڵێ پەنچەریەکەشم بۆ بکە لەبەرەوە با لەشی خۆشمان خۆش بوێ چی بوو بزانین بۆ کوێ ئەچین هوشیاری ئەوەمان هەبێکەوە زانستی تەندروستی
هەمووی بەشە و هەمووی اختصاصات. بەڵێ دکتۆر هەرچەند وتم دواوتەی بەڕێزت بەڵام ئەمێ لەسەر خاڵێک پرسیارێ بکەم خواردن ئەو نەشتەرگەریانی کە ئەنجامەدرێ هەر جۆرە نەشتەرگەریەکی جوانکاری بێکە ئەنجامەدرێن بە تایبەتی ڕوخساریان بڵین لوت هەندێک لە خواردن هەیە بۆ مناڵی شەربەتی ئەنەناس بیخوات زۆر باشەشی نابێتەوانێ ئەمە تا چەند دروستە؟ وێمان بەڕاستی زانستێک هەیە پێوترێت زانستی با بڵێن وەکوڵێت تەجروبەکراوی خۆراکی ئەمانە زۆر شتێکی ئەلمی لەسەر نییە من بڵێم لەم ئەنەناسا ئەم ئیشەکە لە کەسێکە بۆ کەسێک بەڵێ هەر دەرمانێک دانین مەسەلەن جۆرە لە پاراستۆڵ با بڵێن پاراستامۆڵ دانین ئەمە ئەزانین ئێمە علمیان چۆن ئیشەکە ئەچێتە کوێوە لە کوێوە ئیشەکە چیەکات و چی ناکە ئەمانی کە نازانرێ بەم شێوانە بەڵام ئەوەیە تەجروبە کراوەڵێنەوە باشە من زۆر جار بە نەخۆشەکانی خۆش بڵێم بەڵام شتێکی بزەبت زانستی تەواوی لەسەر نییە بەڵام هەموو خواردنێکی تەندروست سوودی هەیە شتێکی خراپی پێ ناڵێن بێت ئەمانە هەمووی تەندروستە سوودی هەیە باشترە جاری وایە تا ڕادەیەکی سایکۆلۆژیە کە نەخۆش شتێکی پێڵی شەربەتێکی باش بخۆ نفسیان مرتاحە بێ زۆر مرتاحە بێ هەستەکە شتێکە خوا بۆ کاریگەریەکی باشی لەسەر دروستەکە ئەم نفسیەتە پۆزەتیفە با بڵین شتێکی باشەیە مەناعی بەرزەکاتەوە شتێکی باش بە نەخۆشەکە ئەم نفسیەتی کە باسیشەکە کاریگەری هەیە لەسەر ئەنجامی نەشتەرگەریەکە نەخۆش پۆزەتیڤ بوو لەسەری کەشتی هەستی کرد شتی باش وەرەگرێشتی باشی بۆ ئەکرێ ئەم خواردنە خوا باشە زۆر ینی باشترە بێت دەستەکانە خۆش بێت زۆر سپاسمان دوماکردی زۆر سپاس بۆ دکتۆر شاخەوان سایب کە بەڕێزیان سپۆری نەشتەرگەری جوانکاری و ڕێکانی سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵێمەتە ئامادە بووین بەڵێ کاتێکە هەر کەسێک لە ئێمە نەخۆشە بێ بێگومان پشتە بەستێ بە وەرگرتنی دەرمان و چارەسەر وەردەگرێت بەڵام ئایا شێوازی بەکارهێنانی دەرمانەکە زۆر گرنگە بزانین ئایا چۆن و بە چه شێوازێک وەربگرێت چۆن بەکاری بهێنێ بۆی کە سوودێکی زیاتری لێ ببینێ بڕگەیەکمان ئامادەیە ڕێنمایی تەندروستی کە باز لە شێوازی گونجاو یا شێوازی دروستی بەکارهێنانی دەرماندەکە بە بێکەوە بینەری بی. ئەم کاتتان باش من ڕۆژات کامەران پزیشکی دەرمانساز لە بەرنامەی ئەمڕۆماندا کۆمەڵێک ڕۆنمایی ئەخێنە ڕوو لەسەر چۆنێتی بەکارهێنانی ئەو دەرمانانی کە ڕۆژانە بەکاری ئەهێنی بە شێوازێکی تەندروست کاتێک ئەچیتە دەرمانخانەکانەوانە دەرمانی پێویستی خۆت وەرئەگری پێویستە تەکید بکەیتەوە لە دەرمانسازەکە کە چۆن بتوانی ئەم دەرمانە بەکاربێنیت بۆ نمونە کۆمەڵی دەرمانمان هەیە بەیانیان نیو سەعات پێشنان وەرئەگیرە ئەمە بۆ ئەوەیە کە ئەم دەرمانە پێویستی بە ناوەندێکی خاڵیە لە گەدەیە بۆ ئەوەی زۆرترین ڕێژەی لێ هەڵبمژرە یاخود دەرمانە کاتێک کە پێت ئەوترێت دوایینانی نیۆڕۆیان دوایینانی ئێوارە وەری بگرە ئەم دەرمانە پێویستی بە ناوەندێکی چەوریە بۆی زۆرترین ڕێژەی لێ بتوێتەوانێ کۆمەڵێک دەرمانی ترمان هەیە لە ڕۆژێکا یەک جار بەکاری ئەهێنی ڕێنمایی دەرمانسازەکە بۆ تۆ ئەوەیە کە هەموو ڕۆژە لە هەمان کاتە ئەم دەرمانە وەربگریت یاخود ئەو دەرمانانی کە ڕۆژی دوو جارە پێویستە 12 ساعت جارێک وەری بگری ئەم کاتە بۆیە دانراوە بۆ ئەوەی ڕێژەی دەرمانەکە بە ڕادەیەکی زۆر بەرز نەبێتەوە لە خوێندا کە کاریگەری لاوەکی بۆ تۆ دروست بە یاخود دەرمانێک کە 8 ساعت جارێک بێ ڕۆژی 3 جار بەکاری بهێنیت و هەروەها لەسەر و هەموو ئەمانەوانە پێویستە ئەو دەرمانانە کە بەکاری ئەهێنی ڕێژەیەکی باش ئاوی لەگەڵا بخۆیتانە بەلایەنی کەمەوە تۆ بێ پەرداخێک ئاوی پڕ لەگەڵ دەرمانەکەی بخۆیتانە نابێت بە وشکی بخۆی یاخود بە قومێک ئەو کۆتایی پێبێنی و هەروەها کۆمەڵێک ڕێنمایی تر هەیە لە ڕووی بەکارهێنانی دەرمان و ئەویش بەکارنەهێنانی ئەو خواردنەوانەیە کە کافاینی تێدا ساعاتێک پێش خۆی ساعاتێک دوای خۆی ئەمە هەمووی بۆ ئەو ئەگەڕێتەوە کە تۆ پێویستی بە ئەوەی زۆرترین ڕێژەی دەرمانەکە لە جەستەی تۆدا هەڵبمژرێت و کۆمەڵێک بابەتی تر هەیە وەکو بەرهەمەکانی شیرەمەنی لەگەڵ کۆمەڵێک دژە بەکتریانە بێ بەکاربێ بۆ چکە هەستیاری بۆ کەسەکە دروستەکە بۆیە تکە پابند بن بە شێوازی تەندروست بەکارهێنانی دەرمانەکانەوانێ و دڵنیایی وەربگرن لە دەرمانسازەکە و بەهۆی تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک و تەواوی بڕکە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن نەتاسبێن و لا پرۆگرامێکی نویا پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.